پچڕانی بەردەوامی کارەبا نیشانەیەکی دیکەی ناکارامەیی ڕژیمی دەسەڵاتداری ئێران. هاوکات لەگەڵ هاوین و بەرزبوونەوەی پلەکانی گەرما، زۆریەک لە شارەکانی ئێران لەگەڵ کێشەی پچڕانی بەربڵاوی کارەبا بەرەو ڕووبوونەتەوە و پچڕانی کارەبا لە ناوچە جۆراوجۆرەکانی ئێران هەروە بەردەوامە. ئەگەرچی بڕیار بوو لە سەرەتای وەرزی هاوینەوە بڕینی کارەبا بە پێی خشتێکی پێشوەختە دیاریکرا و ڕووبدات بۆ ئەوەی خەڵک خۆیان ئامادە بکەن بۆ بەرەو ڕووبوونەوە لەگەڵ لێکەوتەکانی، بەڵام خشتە ڕاگەاندراوەکان کار ناکەن و بڕینی کارەبا بەبێ پلان ڕوو دەدات و خەڵک غافڵگیر دەکەن. ئەو راپۆرتانەی لە شارە جۆراوجۆرەکانی ئێرانەوە بەدەستگەیشتون ئاماژە بەوە دەکەن کە لە پێنجشەممەی ڕابردووەوە 13 پارێزگای ئێران بۆ ماوەی چەند کاتژمێرێک و هەندێک جاریش تەواوی ڕۆژەکە لەگەڵ پچڕانی کارەبا بەرەو ڕووبوونەتەوە. بە گوێرەی ئەو راپۆرتانە ڕۆژی هەینی لە هەندێک لە ناوچەکانی تاران بۆ ماوەی 5 کاتژمێر کارەبا بڕاوە، بەڵام زیانەکانی پچڕانی کارەبا تەنها هاوڵاتیان ناگرێتەوە، بەڵکو کار و چالاکی زۆریەک لە پیشەسازی و ناوەندەکانی بەرهەمهێنان و خزمەتگوزاری پەکیان کەوتووە. بۆ نمونە پیشەسازی فولات بەکردەوە داخراوە. پیشەسازیەکانی پارێزگای یەست باس لەوە دەکەن کە لەگەڵ پچڕانی هەر ساعاتێک کارەبا بە ملیاردها دلار زیانیان پێدەگات. واتە بۆ هەر ساعاتێک نەبوونی کارەبا پرۆسەی بەرهەمهێنان 20% کەم دەبێتەوە. ئیلنا ئاژانسی هەواڵی فەرمی کۆماری ئیسلامی لە راپۆرتێکدا سەبارەت بەم بابەتە نووسیویەتی سەرەتا بڕیار وابوو کە هەفتەی جارێک کارەبای پیشەسازیەکان ببڕدرێت، دواتر بوو بە 2 ڕۆژ لە هەفتەیەکدا. پچڕانی کارەبا نەک هەر گڵۆپی یەکەکانی بەرهەمهێنانی کوژاندەوە، بەڵکو شەپۆلێک لە ناڕزایی لە ناوەندە پیشەسازیەکانی یەزدا دروست کردووە. دەوڵەتی ڕەیسی بەهۆی ترس لە ڕاپەڕینی جەماوەر دابینکردنی کارەبای ماڵانی کردبوو بە ئەولەویەتی یەکەم و پیشەسازیەکان لە پلەی دووەمدا بوون. لە ئاکامی ئەم سیاسەتەدا بۆ نمونە لە خوراسانی ڕەزەوی پچڕانی کارەبا لە کەرتی پیشەسازیدا گەیشتۆتە 3 هەندەی ساڵی ڕابردوو و ڕۆژ و نیوێک لە هەفتەیەکدا، هەروە کەرتی کشت و کاڵیش 7 ڕۆژ لە هەفتەدا نەبوونی کارەبا ئەزمون دەکات. هەڵبەتە واقعیەت ئەوەیەکە سەرڕایگرتنەبەری ئەو سیاسەتە دابینکردنی کارەبای ماڵانیش زۆر باشتر نەبووە لە کەرتی پیشەسازی. بۆ نمونە پچڕانی کارەبای ماڵان لەوانە لە شاری تاران بە شێوەیەکی مامناوەند گەیشتووەتە 5 کاتژمێر لە ڕۆژێکدا. زیانە مادیەکانی پچڕانی کارەبای سەرتاسەری وڵات بە پلەی یەکەم بەر چینەکەم داهاتەکانی کۆمەلگا دەکەوێت. دەوڵەمەندەکان بە بەکارهێنانی مۆلیدەکان کە بە ئاسانی گازۆڵیان بۆ دابین دەکرێت لە کارەبای 24 ساعاتە بەهرەمەندن. پچڕانی بەردەوامی کارەبا جگەل لە کارکەوتنی ئامێرەکانی ساردکەرەوە و گەرمکەرەوە گەلێک کێشە و لێکەوتەی نەخوازراویشی بۆ خەڵک دروست کردووە. بۆ نمونە ئاو ناگاتە زۆریەک لە باڵاخانەکانی شارە جۆراوجۆرەکانی ئێران کە بە پۆمپ کار دەکەن و پچڕانی کارەبا بە واتای پچڕانی ئاوی لوولەکەشی دێت. هەروە پچڕانی کارەبا دەبێتە هۆی کوژانەوەی ئامێرە پزیشکیەکان و لە کاتێکدا کە سیستمی کارەبای فریاگوزاری نەخۆشخانەکان بە باشی کار ناکەن، پچڕانی کارەبا گیانی زۆر نەخۆش لە نەخۆشخانەکان دەخاتە مەترسیەوە. پچڕانی کارەبا بۆتە هۆی لە کارکەوتنی هێڵی بەرهەمهێنان لە کارگە و ناوەندەکانی بەرهەمهێنان و بەشێکی زۆر لەو ناوەندانە داخراون. داخرانی ئەو ناوەندانە دەبێتە هۆی بێکاری کرێکاران و بەم شێوەیەش زۆرترین زیانی پچڕانی کارەبا لە ئاستی ئێراندا بەر کرێکاران دەکەوێت. ساڵانێکە کاربەدەستانی ڕژیم نەک هەر باس لە چارەسەرکردنی کێشەی کارەبا دەکەن، بەڵکو قسە لە زیادکردنی بەرهەمهێنان و هەناردەکردنی دەکەن. واقعیەت ئەوەیە کە هەموو پێداویستیەکانی دابیدکردنی کارەبای پێویست بۆ هەر مەبەستێک لەم وڵاتەدا بەردەستە. ئێران خۆی لەسەر دەریایەک لە سەرچاوە سروشتیەکانی وزە لەوانە نەوت و گاز هەڵکەوتووە، بەڵام دەبینین کە یەکێکە لە دواکەوتوترین وڵاتەکانی ناوچەکە لە ڕووی بەرهەمهێنانی کارەباوە. پچڕانی بەردەوامی کارەبا نیشانەیەکی دیکەی بێتوانایی ڕژیمە لە بەڕێوەبردنی کاروباری وڵات.
نەبوونی کارەبا و پچڕانی بەردەوامی لە وڵاتێکدا کە خاوەنی دووهەم یان سێهەمین یەدەگی گازە لە جیهاندا و ڕۆژانە بەشێکی بەبێ بەکارهێنان دەسووتێنێت بە ئاسانی دەتوانرێت چارەسەر بکرێت. بەمەرجێک دەسەڵات لە چەوسێنەران و ستەمکاران و دزەکان وەربگرێتەوە و ڕادەستی خاوەنانی ئەسڵی وڵات بکرێت.